خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ دامەزراوەی ڤیم لە 240 ساڵەی بنیاتنانی شاری سلێمانیدا ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبوو، هەروەک چۆن هەمیشە لە هەموو بوارەکاندا ڕۆڵی گرنگ و بەرچاویان هەبوو. لە ئێستادا کۆنسێرتێکیان ساز کردبوو کە لەگەڵ گروپی موزیکی ژەنیار و هەروەها پێشانگایەکیشیان کردبەوە. قسە لەسەر ئەو چالاکیاناکەین و هەروەها کار و پرۆژەی داهاتوویان زۆر بەڕێزان ڕەبەن عیزەت کە یاریدەدەری ئارتفرۆشە و هەروەها شادومان محەممەد کاڕێ خەری کۆنسێرتە لە سودی کورسات مەگەزین میوانمانن بەخێر بێن، سەرچاومان بەخێر هاتن، زۆر سپاس بەخێر بێن. ڕەبان خان یاریدەدەری ئارتفرۆش ئەو پێشانگایەتان چۆن ڕێخست و کێبوون ئەوانی کە بەشدار بوون؟ بەڵێ دەست خۆش، زۆر سپاس بۆ میوانداریەکەی کورسات. ئێمە بیرمان لەوە کردەوە کە بۆ یادی 240 ساڵی بنیادنانی شاری سلێمانی پێشانگایەکی جیاوازمان هەبێت. ئێمە وەکو پرۆژەی ئارتفرۆش خۆمان کار لەسەر کاری هوەری شێوەکاریەکەین لە تەواوی عێراقا. پێشانگاکانی کە پێشتر کردومانەتەوە زیاتر تەرکیز ماخسۆتە سەر ئەوەی پێشانگایەک بێ بۆ نیشاندانی کاری هوەری و هەروەها فرۆشتنی کاری هوەری. بەڵام ئەم جارە ویستمان یادەکە تایبەت بێت بە شاری سلێمانیەوە. بۆ مەبەستە پەیوەندیمان لەگەڵ کاک عیرفان بەڕێوبەری ڕێکخراوی بوژانەوەی کەلەپوری کورد کرد بۆ ئەوەی هاوکارمان بێت لە کردنەوەی پێشانگاکە و بە خۆشحاڵیەوە پێشانگایەکی زۆر کللتوری و مێژوویمان کردەوە. کۆمەڵێک کەرەستە و بابەتی زۆر جوانی تیا بوو کە هەمووی دەلالەت لە چۆنێتی ژیانکردنی خەڵک ئەکات لە سەردەمەکانی پێشوە. باشەکەواتە دواتر پرسیارم هەیە لەسەر پێشانگاکە و ئەوانەی کە بەشدار بوون بەرهەمەکانیان دواتر چی لێت. شادمان بەخێربێی. کۆنسێرتەکە کێبوون ئەوانی کە بەشدار بوون تایە و چۆن کۆنسێرتەکەتان ڕێخست بگومان بە هەمە ئانگی لەگەڵ دەستگای میدیای کورسات؟ بێگومان ئێمە پێشەکی سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە بۆنە کەلتوریەکان بۆنە گرنگەکان کە تایبەتە بە خزمەتکردن بە شار بە شاری سلێمانی بە تایبەتی و لە یادەکانە هەمیشە ئەو چالەکانەی لەبیرە تاوەکو بتوانین گفتوگەی لەبارەوە بکەین. سەبارەت بە 240 ساڵیادی دامەزرانی شاری سلێمانی دامەزراوی ڤیم بۆ ئەم ساڵ پێی باش بوو کۆنسێرتێکی میوزیکی گۆرانی ڕەسەن سازکە. ئەوش لەبەر ئەوەی کە خۆتەزانی کوردستان بەگشتی هەم بۆنەی ماتەمی هەیە و هەم بۆنەشمان هەیە بۆ خۆشی و بۆ ئەو بەڵێ بوونەتەوەیەکانە. مەسەلەن هەڵبژاردننی ئەم کۆنسێرتەوە لەم کاتەیە و بانگێشکردنی گروپی موزیکی ژەنیار لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە یەکەم ئاماژە بەوەیە کە ئێمە هەمومان کوردین لە هەرسپارچێکی کوردستانە بین، لە باکوور بین، لە باشوور بین، لە ڕۆژهەڵات بین یاخود لە خودی ڕۆژهەڵات خۆش بە باشووریشەوە هیچ جیاوازیەک نییە. ئەمە قسەی شیعاری نیە، قسەی دڵە. و یەکێکی تر لە مەبەستەکان ئەوە بوو لە ڕێی ئەو کۆنسێرتەوە بتوانین خەڵکانێکی تایبەت یاخۆ خەڵکانێکی هەمە چەشنە لە گشت بوارەکانە هەم لە میوزیسیان هەم لە گۆرانی بێژە بە ئەزمونونەکان بە تواناکان یانەوانی کە وەکو شانازێک بۆ کورد هەن وەکو ئەو کەسانی کە بانگێشکران نمونە ئاگادارمان کردوونەتەوە تاوەکو فرە ڕەنگیەک یاخود فرە ئامادەیەک بین بە کۆنسێرتەکە و جوانەیەکی خۆی ببەخشێت و بتوانین لە شوێنێکە هەمومان کۆبینەوە بتوانین گوێ لە میوزیکی باش گوێ لە گۆرانی ڕەسەنی کوردی بگرین و گوێمان پاک بێتەوە لە گۆرانی خراپ و لە ڕێی ئەم گۆرانی کوردیانەوە بتوانین پارێزگاری لە کولتور و ناسنامە و شوناسی خۆمان بکەین. زۆر باشە. خەڵکی شاری سلێمانی چەندێک ئامادەیان هەبوو لە کۆنسێرتەکە؟ بەڵێ تەوان ئێمە کاتە وشەی تایبەتێنی ڕەنگە تۆزە بە هەڵەتێ بگەێنرێت کاڵین کۆنسێرتێکی تایبەت مەبەستمانەوە بووە هەم خەڵک بەشداری کردووە هەم هونەرمەند لە ئاستی باڵا بەشداریان کردووە لە میوزیسیان لە مایسترۆکان لەوانەی کە گۆرانی بێژن و ناسراون لەسەر ئاستی کوردستانە. تایبەتمان کرد بوو ئەوەی کە خەڵک وەکو خانەوادەیەک وەکو خێزانێک لە شوێنێکە کۆبێتەوە بتوانێت بە شێوازێکی ئارامجۆ لە گۆرانی ڕەسەن بگرێ. ئاماژەکە ئەمە بووە. ئەژینە ئێمە لە باشوورە چەندها گروپی بەتوانە چەندها هونەرمەندی بەهێزمانەیە و دامەزراوی ڤیمیش خۆ یەکەم جاری نییەم کۆنسێرتەکە ساڵی پاریش و ساڵەکانی پێشوشە ینی لە بوارەیە زۆر کاری کردووە لەبەروی هەر بەشێکی تایبەتی هەیە بە ناوی ڤی میوزیک ینی گرنگی بەلایەنە کەلتوریە میوزیکەکانەیە. ئەوەی ڕاستی بێت خەڵک زۆر لێ ڕازی بوو. تاوانەمە شتێکی باش نیمە لێرە خۆمە
ماسوەگە بکەم بەڵام کاردانەوەی خەڵک ئەوەی کە پرسیارمان کردو ئەوەی کە کۆمنتەکان هاتبوو بۆ کۆنسرتەکە هەموو کەس زۆر زۆر خۆشحاڵ بوون بە هاتنی ئەو گروپە لەبەرەوەی کە گروپێکی کوردین وە لە هەمووی گرنگتر ئەوانە کۆمەڵێک مناڵ گۆرانی بێژی سەرەکی ناو ئەو گروپە بوون کە ژیار قوڕیشی کە یەکێکە لەو هونەرمەندە منداڵکارەی کە زۆر ئێستا ناوبانجێکی هەیە و ئەمە بێجگە لەوەی کۆمەڵی دەنگخۆشی تر کە لەو تەمەنە مناڵە هاوتەمەنی ژیارن مەسەلەن وەکو مارتیا سەمەدی وەکو ساڕێژ ئەحمەدزادە یەکێکتر لەوانەش کە هەر لەوێ بەشدار بوو ناوی ماهان بێهنام بوو ئەم چوار مناڵە توانیان جەوێکی جوان ببەخشن بە کۆنسێرتەکە یەک شتیش با لەبیر دەچێت ئەمەی کە زۆر گرنگە لێرە ئێمە بەلامانەوە بۆچی ئەم منداڵانە گرنگە ئەمە پەیوەندی بە ئایندەی وڵاتەوە هەیە بۆ نمونە ئێمە ئێستا گروپی کامکارەکانمان هەیە چەندین ساڵە خزمەتێکی زۆریان کردو هەمیان لە مناڵیەوە لە شێر دەستی هونەرمەندی مەزنی کۆش کردو حەسەن کامکاری باوچانە پەروەردە بوون تا ئێستا درێژەی هەیە و تا ئێستاش گۆرانی کوردیڵن ئێمە یەکێک لەو نقطانەی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو ئەوە بوو ئەو منداڵانەش داهاتووی کوردستانن و بتوانن لە ئایندە ئەگەر ئەم مامۆستا بەڕێزانە ئەم میوزیسیانە بەڕێزانە ئەم گۆرانی بێژە ناودارانی ڕابردوو کە تەمەنیان لە قشانە بوو یاخود لە ژیان نەماون ئەمان بتوانن لە ئایندەیە دروست بنەوە و ئیدامە و خودرێژە بن بە هونەری ڕەسەنی کوردی لە پێناو پاراستنی کەلتورەکەمان کە ئەتوانی بڵین جەنگی هونەری یاخود جەنگی میوزیک و گۆرانی هیچی کەمتر نییە لەو جەنگی کە ڕوبەڕوو لە بەرامبەر نارانی وڵات و نیشتیمانمان ناکرێت. زۆر باشە دەستخۆش ڕەبان خان ئارتفرۆش بێگومان نمایشکردنی کارە هونەریەکانی شێوەکارانە و تەنانەت با بڵێن وەکو فرۆشتنیش کە ئەمە ئێوە هیچ قازانجێکی بۆ ئێوەتیانە تەنها بۆ خزمەتکردنی هونەرمەندانە ئەم پێشانگای کە کراوەتەوە ئەو کارانێ لە با بڵێن لەو پلتفۆرمانە نمایش دەکرێت و دائەنرێت بۆ فرۆشتن پلتفۆرمەکە خۆی وەکو باست کرد کە پلتفۆرمەکە تایبەتە بە فرۆشتن و بە بازاڕیکردن و هەروە نیشاندانی کاری هونەری بەڵام لەناو پێشانگاکەی ئەم جارەمانە ئێمە زیاتر جەختمان کردەوە لە نیشاندان نەوەک فرۆشتن چونکە ئێمە هەموو ئەو کەرەستە و بابەتانی کە هێنا بوومانە گەلەری ئارتفرۆش هەمووی لە مۆزەخانەی کە لە پوری کوردیەوە هێنا بوومان یعنی لە ڕێکخراوی بژانەوەی کە لە پوری کورد وەرمان گرتە بوو بۆ ماوەی هەفتەیەک کە 5 ڕۆژی لە نمایشە ئەبێت هەتاوەکو 90 مانگ پێشانگاکە بەردەوامە بێ ڕۆژانە کاتژمێردەی بەیانی هەتاوەکو 4 پاشنیۆڕۆ واتە بابەتەکان بۆ فرۆشتن نیە تەنیا بابەتی کللتوری و مێژوویە خەڵک ئەتوانێت بێت سەردان بکات بە مەبەستی ئەوەی کە مێژوو کە لە پوری خۆی بناسێتەوە لەوانەیە ئێمە ئێستا جیلێکمان هەبێت کە ئەم با بڵێنەوە تازەیان زۆربەی ئەو کەرەستانە لە ماڵەکانان نەمابێت یاخود لە شوێنێکان نەتوانن بووی بگەڕێن یان لەوانەیە هەر بە بیریانانەیەت کە بووی بگەڕێن بە بۆنەی ئەوەی کە تەکنەلۆجیا لە ئێستایا زۆر بەربڵاوە لەبەرەوە ئێمە ویستمان بیهێنینە بەرچاوی خەڵک ئەم نەوە تازەیە و هەروەها ئەو کەسانەی تر کە تەمەنیان لەسەرەوەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەم کەرەستانەیان بەکارهێناوە ماڵەکانیان بۆ جۆرە بووە کە ئێمە لە گەلەریەکەیە کەشێکی وەمان دروست کردبوو کە هەست بکەی لە ماڵێکی کوردی کۆنای لە ناو شاری سلێمانیا کە چۆن ماڵەکان دیزاین کراوە چۆن دایان ناوە چۆن کەسێک بۆ نمونە لە بەردەمی چرایەکە ماڵەکەی ڕوونا کردوێتەوە بەڵام ئێستا هەموو ئەو بابەتانە نەماوە لەبەرەوە ئێمە ویستمان جارێکتر مێژوەکە بگەڕینەوە و پیشانی خەڵکی بین کە میلەتی کورد و بە تایبەتیش سلێمانی چۆنی ژیاون باشە کەس هەبوو پرسیاری ئەو کەرەستانە بکات یاخود کەرەستەیە کە بێکە نەزانێ ناوی چییە یان بۆچی بەکار هاتووە بەڵێ ئێمە لەگەڵ هەموو کەرەستەیەکە لە ناو گەلەریەکەیە دامان نابوو بە زمانی کوردی و ئینگلیزی هەموو بابەتەکانی کە پێویستەکە کەسێک بیزانێت لەسەر کەرەستەکە دامان نابوو و سەرڕای ئەوەش ئەگەر کەسێکی تر هەبووە پرسیاری بکردایە ئێمە بە خۆشحاڵی و کاک عیرفان کە بەڕێوبەری مۆزەخانەی کە لە پوری کووردە لەوێ بوو ئەو چەندێک یارمەتی یاوین بۆ ئەوەی معلوماتمان باتێت لە یاخود زانیاری بات بە ئامادە بووان و ئێمە شەر زانیاری زیاترمان لەلا بووە یاخود لە کاک عیرفانمان وەرگرت بێت پێشکەشی میوانەکانمان کردووە و خەڵک زۆر بە پەرۆژ بوو زۆر کەس ئاهاتنە ناو گەلەریەکەوە ئەیانوت ئێمە بۆ نمونە ئەم بابەتەمان بەکارهێناوە من لەو جلەم هەبووە من ئەم کەرەستەیم لە ماڵەکەی خۆمان بەکارهێناوە ئێستا بیرمەکەوێتەوە هەستێکی زۆر خۆشە کە ئێمە توانیمانە یعنی دڵخۆشیێک بخەینە دڵی ئەو خەڵکەوە ئەو میوانانەوە کە لە گەلەری ئارتفرۆش میوان بوون بۆ ئەوەی یادگاریەکی خۆشی خۆیان بۆ بگەڕێتەوە دەستەکانتان
خۆش بێ کاک شازمان هەوڵتانە ئەم ساڵ بە تایبەتی بۆ ئەمیادە چ گۆڕانکاریەک بکەن لە چالاکیەکانتانە؟ بڵێ وڵای دامەزراوی ویم ئەو کەسانی کە متابعی کارەکان و پرۆژەکانیانەکە بۆ ئێمە هەموو ڕۆژێ یادێکە بۆ سلێمانی ینی ئەو پرۆژانەی لە دەرەوەی ئەمریکا زۆر ئاکتیڤن ینی باوەڕێگەری سەباسی پرۆژەکان کە خزمەتی بە شاری سلێمانی نەک بە شاری سلێمانی هەر بە دەرەوەی سلێمانی ئێمە دامەزراوی ویم پێم خۆشە کە خەڵکۆ بزانێت دامەزراوێکی قازانجنەویستە ینی ئەمانەی کە ئەیکات بۆ خزمەت و خود لەسەر گەشە پێدانە مرۆیەکان بە شێوەیەکی گشتی کارەکە پاشان لقی لێبێتەوە یعنی کە ئەڵین خزمەت بە شاری سلێمانی بەتەنیا سلێمانی نییە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و دەریشەوە کارەکەەوە ئەتوانێت ئەو دوایی لە ئاخیرە باسیەوەکە کە مەسەلەی تابلۆکان لە دەرەوشەوە کاری لەسەرکرێت بۆیە ئەوەی کە زۆر گرنگە دامەزراوی ویم بەلای و مهم بوو بێت لەم کۆنسرتەیە یەکەم ئێمە خۆمان توانیمان ئەم جارە لە هۆڵەکانی دەرەوە کۆنسرتەکە ساز نەکەین هەر لەناو خودی دامەزراوەکەیە کۆنسرتەکە سازکەین و خۆمان لە ڕێی یەکێک لە کارمەندەکانمان کە زۆر بەتوانە لە دیزاینە شاد کامەران ئەو دیزایانی ناو قاعەکەی کێشەکە قاعەکە ئێمە ئامادەمان کرد یعنی ئامادەمان کرد بۆ ئەو کۆنسرتە بەتایبەت دروستمان کرد بۆ ئەوەی کە لەگەڵ ئەو کەشومودە بگونجێت و لەلایەن کاکسینا کە سەرپەرشتیاری هوەری کارەکە بوو توانرا گروپێکی هوەری زۆر باش اختیارکەین و داوەتیان کەین بۆ سلێمانی ئامانجەکە لێرە چییە دامەزراوی ویم ئەوێت ئەمایان لە ڕێی کەلتوری گۆرانی و خزمەت بە شاری سلێمانکە لە شوێنی ترەوە بە پرۆژەیەکی تر بە چالاکی ینی هەموو ئەو پرۆژانەی کە لەم ساڵە ئەکرێت هەر لە هەر یادێبێت هەر بۆ نەیبێت مەسەڵەن ئێمە بۆنە غەمجینەکانمان هەیە هەڵەبجەمان هەیە پرۆژەی جیاوازمان بۆ هەیە جینۆسایت پرۆژی جیاوازمان بۆ هەیە ئیتر لە ڕێی کەلتوری بێ لە ڕێی کتێب چاپکردنەوە بێ لە ڕێی نووسینەوە بێ لە ڕێی لێکۆڵینەوە بە دوواداچوونە بێ هەموو ئەو سێکتەرانە هەموو ئەو بەشانێکە دامەزراوی ویم فەرعی زۆر زۆر لێبێتەوە ئەگەر بیلی لێکەیتەوە هەمووی ئەدوانی بڵین یادێکە بۆ شارەکە یادێکە بۆ کوردستان بۆیە ئێمە بەتەنیا ئەم کۆنسرتەمان کە اختیار کردووە لایەنێکی بۆ خۆشی و بۆ پێکەوە کۆبوونەوەی هونەرمەندە گەورەکانی شار و وڵاتە و بۆ کۆبوونەوەی خەڵکانی ئاسایی بێن وەکو خێزانێک لەوێ کۆبنەوە ئەمە بەشێکێکی بەڵام بەشەکەی تری لە ئەساسە بۆ زیندوو هێشتنەوەی کەڵچەر و کەلتورەکەمان ئەگینە خۆ ئەتوانین میوزیک گۆرانی بێژی تری داوەتکەین و ئەشیکەین ینی ئەمە جیاوازی ناکەین لە بینی گۆرانی بێژ و هونەرمەندانی ترە یا لەگەڵ پارچەکانی تر و شارەکانی ترە بۆی هەیە هەر شتێک خزمەت بۆ کوردستانکە دامەزراوی ویم ئامادەیە بچێتە ناوی و لە هەمووی گرنگتر دامەزراوی ویم بە هیچ جۆرەی قازانج لەمانە ناکە چونکە ئەو کۆنسرتەش کۆنسرتێکی تایبەت بووە خەڵک بە کارت هاتووە بەڵام بە پارە نەبووە ینی ئەکڵین بە پارە نەبووە ینی ویم پارە نایە بە ینی ئەو کەسێکی بۆ گوبینەرە بەشدارێکە پارینە تەنە بلیتەکەی بە تایبەت پێ بۆ هاتووە ناو کۆنسرتەکە و ئەمەیە بۆ لە تایبەتمەندەکانی دامەزراوی ویم لەو کارەیە زۆر باشە ڕەبەن خان بگومان ئاماژەمان بەوە کرد کە ئێوە یەکجار چالاکەن هەر لە کردنەوەی پێشانگا کەمپین هەلی کار و پرۆژە بۆ ژینگە و چەندین پرۆژەی تر پرۆژەکانتان بۆ ئەم ساڵ لێرەدا کۆتایی دێت یاخود بۆ ساڵی ئایندا پرۆژەکانتان زیاتر چڕەکەنەوە و بە تایبەتی فۆکەسەکەشتان لەسەر چ بابەتێکە؟ بەڵێ ئێمە وەکو ئارتفرۆژ ئەتوانم باسی بکەم پرۆژەکان لێرەیە کۆتایی نایەت بۆ نمونە بۆ ئەم ساڵ پێشانگایەکی تایبەتمان لە بەرنامەیە ئەویش تقریباً مانگێک لەمەوە پێش خولێکمان کردەوە خولەکە تایبەت بوو بە فێرکردنی ئەو بەهرەمەندانە یاخود ئەو فێرخوازانی کە ئەیانویست فێری تەکنیکی سیلک سکرین بن لە هەموو دنیاە بەشێک هەیە گرافیکی ناوە لەناو گرافیکا کۆمەڵێک با بڵێن لقی لێ ئەبێتەوە یەکێک لەو لقانە سیلک سکرینەکە ئەو کەسی فێری ئەم تەکنیکە ئەبێت ئەتوانێت خۆی بۆ خۆی ئیش بکات کە ئەمەش یەکێکە لە ئامانجەکانی کە دامەزراوی بم ئیشی لەسەرەکات دۆزینەوەی هەلی کارە بۆ گەنجان ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی کورسێکی هوەریەوە گەنجێک بخەینە سەر کاری خۆی و پێویستی بەوە نەبێت کە بە دوای ئیشا بگەڕێت کۆمەڵێک کاری زۆر زۆر نایابیان کردووە خولەکە ماوەی مانگێک بەردەوام بوو کۆمەڵێک لە تەلەبەکانمان کە تەلەبەی زانکۆ پەیمانگاکان بوون بەشی شێوەکاری یاخود گرافیک و کۆمەڵێک فێرخوازی ترمان لەگەڵا بوو کە وەکو حەزێک حەزیانە کرد کە بێنە ناو دەورەکە و بتوان ببن بە خاوەنکاری خۆیان یەکێک لەو فێرخوازانەمان زۆر پێم خۆشە کە ئاماژەی پێبم مامۆستایە لە مەکتەبێکە لە ڕێی فێربوونی ئەم تەکنیکەوە زۆربەی مەکتەبە ئەهلیەکان تەبعاً لەبەرەوەی کە مەوادیان لەبەردەستایە یاخود بودجیان لەبەردەستایە ئەتوانن تیشرتەکانی تەلەبەکانیان پرنتی لەسەر بکەن یاخود لۆگوی مەکتەبەکەی لەسەر دابنێن
بەڵام ئێمە توانیمان ئەو خوێنکارەوە پێ بگەێنین کە لۆگۆی مەکتەبەکەی خۆیان کە مەکتەبێکی حکومیە بتوانە بیخاتە سەر تیشێرتی مناڵەکان و بەوەیە مەکتەبەکەی خۆیان جیا بکاتەوە. ئەمە زۆر دڵخۆشکەرە بۆ ئێمە کە بتوانین دەستمان هەبێت لەوەی کە ئەم خولانی کە ئەیکەینەوە زۆر بەسوود بێ بۆ ئەو تەلەبانەی کە هەمانە و لە کۆتاییە قەراری ئەوەمانیاوە کە پێشانگایەکیان بۆ بکەینەوە تایبەت بێت بۆ کارانەی کە لە ماوەی ئەو مانگەیە فێرخوازەکان ئەنجامیان ناوە. زۆر باشە دەستەکانتان خۆش بێ کاکشاتمان ڕەوانخان کارمایە ئاماژە بۆ پرۆژەکان ئەوەی ئەمە بەشی ئاماژە بۆ بین کە دامەزراوی بیم تا کۆتایی ساڵ بێگومان لە هەنێ پرۆژەی ترا هەیە و بە تایبەتی ئێمە سیمیناری و سیمپۆزیۆممانە بێت بۆ بوارێکە دەستنیشانیش کراوە هەروەها بۆ سەری ساڵیش پێچێ کۆنسرتی ترمان هەبێت یعنی ئامادەکاریمان تا کۆتایی ساڵ هەیە بەبێ وەستان یعنی ئێسش پرۆژی تیۆتیمان هەبوو خۆلی ڕاهێنانی ڕاهێنەران کە لەلایەن بەڕێز دکتۆر محەممەد خانی و پێشکەش کراوە و ئەوش لە کۆتایی پرۆژەکەین و زۆر سپاس بۆ کاکاتان بەخێر هاتن. خۆشەویستان پرۆگرامیم ئێوارەی کورسات مەگەزین کۆتایی هات تا کاتێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێ.